سڵاو ڕێز بێەوە بینەرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەمە. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، خۆپیشاندانی کرێکارانی پترۆشیمی ئەرغەوان گۆستەر لە ئیلام، کوژران و برینداربوونی 7 ئەندامی سوپای پاسداران لە پێکدادانێکی چەکداری لە بۆکان، هەڕەشەی ناوەندە ئەمنیەکانی ئیلام لە چالاکانی مەدەنی ئەو پارێزگایە، جێگیرکردنی هێزی سەرکوت لە دەوروبەری گۆڕستانی بەهەش محەممەدی سنە، پەرەسەندنی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لە پارێزگای کوردستان، ڕێپێوانی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئەسەلویە و پارسجنوبی و کۆبوونەوەی موعەلمان لە نەسیمشاری تاران. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەر 1403 تاوی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. دووشەمەی هەموو هەفتەیەک خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، مەریوان، ورمێ، بیجار، تاران، ئەهواز، خۆڕەماوە، بروجرد، بەندەر عەباس، ئەراک، ئیسفەهان، تەورێز، قەزوین، ڕەشت، ساری، زاهدان، زەنجان، کرمان و چەند شاری دیکەی ئێران لە ئاست دۆخی خراپی معیشەتی ناڕەزایەتی دەرەبڕن. خانشینکراوان بە وتنەوەی دروشت خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هاوسانسازی حەقدەست بوون. خۆپیشاندانی کرێکارانی پترۆشیمی ئەرغەوان گۆستەر لە ئیلام ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەر 1403 تاوی کرێکارانی شاغڵ لە پترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی لە بەردەم دادگستەری شارستانی چوار خۆپیشاندانیان کرد. ماوەی 3 مانگە کرێکارانی بێکارکراوی پترۆشیمی ئەرغەوان گۆستەری ئیلام لە ئاست بیلا تەکلیفی پیشەیی ناڕەزایەتی دەرئەبڕن، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە داواکاریەکانیان نەداوە. بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەممەدا ژمارەیەک لە کرێکاران بانگهێشت و دەست بەسەر کراون و 2 کرێکار ئاگریان لە دەستەیان بەرداوە و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ یەکێک لە بریندارەکان باوکی کرێکاری دەست بەسەرکرا و دۆخی تەندروستی جێگیرە. هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکانی ئیلام لە چالاکانی مەدەنی ئەو پارێزگایە. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ژمارەیەک لە چالاکانی مەدەنی، فەرهەنگی و ژینکە پارێزی پارێزگای ئیلام و زیاتر لە 20 کەسیان بانگهێشت و لێپرسینەوەیان لێکردوون. بە پێی زانیاریەکان بەشێک لەو چالاکانە کە زۆربەیان لە دەست بەسەرکراوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادین لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە هەڕەشەیان لێکراوە کە ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاک بن ڕوبەڕوو سزای دەبنەوە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا گوشاری ئیدارەی ئیتلاعات بۆ سەر چالاکانی مەدەنی لە شارەکانی ئیلام، دێهلۆران و ئاودانان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە وتەی هاوڵاتیان هەڕەشە و گوشارەکانی حکوومەت بە دوای هاویشتنی موشک بۆ سەر ئیسرائیل و ئەگەری وەڵامدانەوەی سەختی ئەو وڵاتە دەستی پێکردووە. جێگیرکردنی هێزی سەرکوت لە دەوروبەری گۆڕستانی بەهەش محەممەدی سنە ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەر هاوکات لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی گیانبەخکردنی 4 گەنجی شۆڕشگێڕی شاری سنە، هێزە سەرکوتکەرەکانی ڕژیم لە گۆڕستانی بەهەش محەممەدی بە مەبەستی ڕێگیری لە کۆبوونەوەی خەڵک جێگیر کران. 2 ساڵ لەمەوبەر لە سەردەمی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی 4 لاوی خەڵکی سنە بەناوەکانی محەممەد ئەمینی، داریوش عەلیزادە، یەحیا ڕەحیمی و پەیمان منبەری بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم کوژران. ڕۆژی یەکشەممە دایکی ڕامین فاتحی مزاری ئەو 4 گیانبەخکردووەی گوڵباران کرد و ڕۆژی دووشەممەش بڕیار بوو بناماڵە داخوازەکانی سنە لەسەر مزارەکانیان کۆببنەوە، بەڵام سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ڕێگەیان نەدا. پەرەسەندنی گیرودەبوون بە مادەی هۆشبەر لە پارێزگای کوردستان. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان ڕێژەی تووشبووان بە مادەی هۆشبەرەکان لە پارێزگای کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. لە ڕۆژانی ڕابردوودا دەبیری شۆلای بەرەنگاربوونەوە لەگەڵ مادە هۆشبەرەکانی ئوستانی کوردستان دانی بە هەڵکشانی ئاماری تووشبووان بە مادەی هۆشبەر لەو پارێزگایە دانا.
بەپێی زانیاریەکان 16 کەمپی وەلانانی مادەی هۆشبەر لە پارێزگای کوردستان بوونی هەیە و بەپێی ئامارە دەوڵەتیەکان 256 توش بوو تێدا دەرمانی پێویست وەردەگرن. ئامارێک کە لەلایەن دەوڵەتەوە بڵاو دەکرێتەوە جێ متمانە نییە و چالاکانی مەدەنی دەڵێن زۆربەی گەنجانی کوردستان بەهۆی بێکاری، بیهیوایی و نەبوونی ئیمکاناتی ڕیفاهی گیرۆدەی مادەی هۆشبەر دەبن. هەروەها سوپای پاسداران وەکو گەورەترین مافیای مادەی هۆشبەر هەموو جۆرە مادەیەکانی سەنعەتی و خۆماڵی لە نێو شارەکانی کوردستان بڵاو دەکاتەوە. ڕێپێوانی کرێکارانی ڕەسمی نەوت لە عەسەلوویە و پارس جنوبی ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەری 1403 هەتاوی کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە پرۆژەکانی عەسەلوویە و پارس جنوبی بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە. وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی لەسەر کاللابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، وەلانانی جیاوازی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی موعەلیمان لە نەسیمشاری تاران. موعەلیمانی شاغڵ لە قوتابخانەکانی نەسیمشاری تاران ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەر دژ بە نەبوونی سرویسی گواستنەوە کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان ئامۆزش و پەروەرشی نەسیمشار سرویسی گواستنەوە بۆ موعەلیمان کە هاتوچی گوندەکان دەکەن دابین نەکردووە و موعەلیمان ناچارن لە گیرفانی خۆیان هەزینەی هاتوچۆیان پەرداخت بکەن. ڕۆژی دووشەممە موعەلیمانی ناڕازی لە بەردەم ئامۆزش و پەروەرشی نەسیمشاردا کۆبوونەوە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. چالاکی خوێندکاران دژ بە سیاسەتی شەرخوازانەی حکوومەت. ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەری 1403 کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی خواجە نەسیری تاران بە بڵاوکردنی پۆستەر و تراک دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتی شەرخوازانەی حکوومەت نیشاندا. خوێندکارانی ناڕازی بە بڵاوکردنی پۆستەر بە وێنەی ژینا ئەمینی و چەسپاندنی تراک بە دروشمی شۆڕشی ژنژیان ئازادی درێژەی هەیە و نابۆ شەڕ و کاولکاری دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە نیشانداوە. خوێندکارانی زانکۆی خواجە نەسیری داوایان لە خێڵکی ئێران کرد لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بێدەنگ نەبن و ڕێگە نەدەن وڵات ئاوێتەی شەڕێکی ناوچەیی گەورە بێت کە هیچ سوودێکی جگە لە ماڵوێرانی بۆ خەڵک نییە. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد ڕەزا خەلیلی لە ڕەشت. محەممەد ڕەزا خەلیلی چالاکی مەدەنی خەڵکی ڕەشت لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە سزای 1 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. محەممەد ڕەزا خەلیلی لە ڕێکەوتی 16 گەلاویژی ئەمساڵ لەلایەن پۆلیسی فەتاوە دەست بەسەر و دواتر بە دانانی بارمتەی 2 ملیار تمەنی ئازاد کرا. بەپێی زانیاریەکان دادگای ئینقلابی ڕەشت ئەو چالاکە مەدەنیەی بۆ تۆمەتی هاندانی خەڵک بۆ توندوتیژی بە 1 ساڵ زیندان مەحکوم کردووە. هەڕەشەی بەرپرسانی زیندانی قەزل حەسار لە بەندکراوان. ڕۆحڵڵا حسێنزادە جێگیری دادستانی و بەڕێوەبەری جێبەجێکردنی حکومەکانی لە لەقی 3 دادگای ئینقلابی تاران بە مەبەستی ئەشکەنجە دەرونی بەندکراوانی زیندانی قەزل حەسار هەڕەشەی ئەعدامیکردنیان لێ دەکات. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران حسێنزادە کاتێک سەردانی بەندیخانەی قەزل حەسار دەکات هەڕەشەی جێبەجێکردنی حکمی ئەعدام لە بەندکراوان دەکات. ئەم بابەتە گوشاری دەرونی لەسەر ژمارەیەک لە بەندکراوان دروست کردووە و کۆمەڵێک زیندانی هۆشداریان داوە کە ئەگەر بەرپرسانی زیندان کۆتایی بە هەڵسوکەوتەکانیان نەهێنن مان دەگرن. وایە دوایین هەواڵ بەرزڕاگرتنی یادی قوربانیانی شەڕی حەماس و ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەر هاوکات لەگەڵ ساڕۆژی هێرشی حەماس بۆ سەر شارومەندانی ئیسرائیل و ڕوودانی شەریکی سەخت کە بووەتە هۆی گیان لەدەستان و بڕینداربوونی هەزار کەس دژبەرانی شەڕ لە چەند وڵاتی جیهان یادی قوربانیان بەشڕاگرت و خوازیاری ئاگربەستی هەمیشەیی بوون. بەپێی راپۆرتەکان هەزاران دژبەری شەڕ لە ئاڵمان ڕێپێوانێکی گەورەیان دژ بە گروپە تروریستیەکانی حەماس و حیزبوڵڵا هەروەها دەوڵەتی ڕاستگەرای نەتانیاهو بەڕێوە بردووە و بە وتمەوەی دروشم خوازیاری ڕاگرتنی دەستبەجێ شەڕ بوون. لە وڵاتی ئیسرائیل شارومەندانی ئەو وڵاتە هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە بەردەم ماڵی نەتانیاهو کۆبوونەوە و داوایان لە بەرپرسانی دەوڵەت کرد بە زۆرترین کات کۆتایی بە شەڕ بێنێت و دیلەکانی دەستی حەماس ئازاد بکات.
جێگای ئاماژەیە کە لە ساڵڕۆژی 7 ئۆکتۆبردا حەماس و حیزبۆڵا دەیان موشکیان بەرەو شارەکانی ئیسرائیل هاوێشت و 10 کەس لە ئاکامی ئەو هێرشەدا بریندار بوون. لە وەڵامدا ئەرتەشی ئیسرائیل بەیروت و غەزەی بەچڕی بردومان کرد و بەهۆیەوە دەیان فەلەستین و شارۆمەندی لوبنان کوژران و بریندار بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتی خۆش بۆ هەموو لایەکتان.